سرویسی رادیوی دنگی گلدبن. سڵاوتان لەبێ ئەم کەتتان باش بەڕێزان بەرمەتیە و کارانم هەوڵەکانم کاتژمێرەتان پێشکەشەکەین. جارێکی دیکە پارێزرانی ڕێبەرە بڵاو جەلان کە ماوەی 2 ساڵە بۆی جۆرێکەوەڵی نازان بەمبەستی ئەنجامدانی دیدار لێمرالی داواکاریان پێشکەش کرد. پارێزرانی نووسینگە یاسایی سەدەی براین بەماس رازێ سوورێک ئەمران ئێکمەکچی یان جەنگی سوورێکلی بۆی بتوانن دیدار لەگەڵ ڕێبەر و جەلان و زیندانانی دیکە ئەمرالی ئۆمار خێری کۆنار هەموو دڵدرمەوەی ساکتاش ئەنجامدان سەردانی داواکاری گشتی کۆماریان لە بورسا و بەربەرایەتی زیندانی ئەمرالی کردووە و 26 یاداری 2021 کۆتایی زانێرێک لەبارەی ڕێبەر و جەلان و بەردەست نییە لەگەڵەوەی سەدان جار پارێزەرەکانی داوای دیداریان کردەوە بەڵام سەرجەم داواکان ڕەتکراوەتەوە. هەپەکە ڕاگەیانێکی نەکانی گەریلا بە چالاکیەک یادی 45 ساڵی دامەزراندنی پەکەکان پیرۆز کردو و 12 داگیرکەریان لە هەرێمی مەتینە بە سزا گەاندووە. ناوەندی ڕاگەاندن و چاپەمەنی هەپەکە بڵاوی کردوێتەوە کە پارتی ئەمەپەکەکە بە هێڵی سیستەمی سوسیالیزمی دیموکراتیک بۆ ئازادی گەلی کورد و ناوچەکە بۆتە هیوایەک لە هەمان کادا سەرچاوی دەسەڵاتە بۆ هەموو مرۆڤایەتی ساڵاتی 45 ساڵی دامەزراندنی پارتی لەلایەن گەریلاکانی ئازادیەوە بە چالاکی پیرۆز کراوە و ئاماژە بۆ شکراو کێزەکانی گەریلا لە هەرێمی مەتینە بەورێکی گەورە و بەڕۆحی گیانفیدایی ئاپۆی بە توندی کورسیان لە داگیرکەران وەشاند و 12 داگیرکەریان سزادرا. هەپەکە دەڵێ هاوڕێیان یاخود هاوڕێی ئێمە ئەگیت کە لەو چالاکیەدا شەید بووە پەکەکە بە شوێن هەنگاوەکانی شەیدەکانماندا دەڕوا و لەسەر هەمان هێڵ بەرەو سەرکەوتن بەردەوام دەبێ و تۆڵەی شەیدەکانی دەکاتەوە. کۆمەڵگەی ژنانی ئازادی ڕۆژهەڵاتی کوردستان کە ژار دەڵێ ژنان ئێستا ئەو سنوورانیان پارچە کردووە بە تێکۆشانەکانیان هەموو سنوورێکی ڕەگەزی ناسۆسیالیستی ئاینیان نێشتۆ و پارادایمی شۆڕشی کۆمەڵایەتی بە پێشەنگاتی ژنان دیاریکراوە. کۆمەڵگەی ژنانی ئازادی ڕۆژهەڵاتی کوردستان کە ژار بە بۆنەی 25 تشرینی دووەم ڕۆژی گیانی تێکۆشان لە دژی تونند و تیژی ژنان ڕاگەنرایەکی بڵاو کردوێتەوە دەڵێ بە شوازی لە ڕۆژی گیانی تێکۆشان دژی تونند و تیژی ژنان دەکەین لە کاتێکدا ئەقڵەتی پیا و سالار هەموو بوارەکانی ژیانی گرتوتەوە گۆڕاپانی شەر داگیرکاری کوشتن و خۆکوشتنی ژنان شەڕ و ئاڵۆزەکانی کە هەر ڕۆژە پەرەدەسێنێ و بە تایبەتی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی کردوتە دەریای خوێن لەسەر بنەمای ئەقڵەتی پیا و دەسەڵاتدار سەری هەڵداوە. ئاماژەی بۆ کرۆم دۆخە ڕۆژانە ژیانی ژن و منداڵان دەخاتە مەترسیەوە لە کەساتی ژن و منداڵانی قڕکردن لەسەر کۆمەلگا و دەوروبەر بەڕێوە دەبا کە ژار باسی لەوە کردووە ژنان لە شەقامەکاندا مامەڵیان پێوە دەکرێت بە شوێکی درەندانە دەسرێژیان دەکرێتە سەر و دەکوژرێن وام شەرانە لە دژی ژن و ژیانە لە سروشتا. تەفگەری ژنانی کوردیش لە ئەوروپا تەژەکە بە بۆنەی 25 تشرینی دوم ڕۆژی بەرەنگاربوونەوەی تونند و تیژی دژی ژنان ڕاگەنراوێکی بڵاو کردوتەوە دەڵێت تەفگەری ژنانی کورد لە ئەوروپا لە چوارچێوەی ژن ژیان ئازادی بەرەو شۆڕشی ژنان دەڕۆین بە باوەڕ و ئیرادە و بەرخۆدان پێشوازی لە 25 تشرینی دوم دەکەین. هەر لە ڕاگەنراوەکەی تەژەکەدا ئاماژە بۆ کراوە کە ئەوانەی کە باوەڕیان بە ئیرادە و بەرخۆدانی پێشوازی لە 25 تشرینی دووەم دەکەن لە چوارچێوەی ژن ئازادی بەرەو شۆڕشی ژنان دەڕۆین و باس لەوە کراوە کە لە هەموو شوێنێکی جیهان دژ بە هەموو جۆرە تونند و تیژێک تێدەکۆشین تا کاتێک کە ئەنجام بەدەست نێنین بەردەوام دەبن لە تێکۆشان داوا لە هەموو شتانیش دەکەن کە بە بەهێزترین شێوە بەشداری لە چالێکەکانی 25 تشرینی دووەم دابن. زناری نافرین یەکێک لە فەرماندەکانی کینەکانی پاراستنی ژنانیە پەژە بە بۆنەی 25 تشرینی دووەم ڕۆژی گیانی تێکۆشان بەرامبەر بە تونند و تیژی دژ بە ژنان سەرنجی سەرهێشەکانی دەوڵەتی تورک بۆ سەر باکوور ڕۆژهەڵاتی سووریا و دەڵێ لە بەرامبەر و هێرش و فشارانەی ژنان هۆشیارێکی بێزیان دروستکرد و هێزی خۆپاراستن بەنیاد و هەڵوێستێکی خاوەن ئیرادە نیشاندا لە ڕاستیدا بەکەرێم هێرشانە ترسێکی گەورەی لەو ئیرادە و هەڵوێستە هەیە. ev çi duwarê şerê hewayî da dibe, ev çi bi rêbazên qirêjên şerê taybet dibe, ev çi duwarê derûnî da dibe,
يعني إيرو أم دبينين كي همي ريبازان بتهيبتي دولة الترك لبرنبري جني ددي شغلاندن وهروها دوي فان شران داجي لهمي شرن حريمي وجيهاني جي أم دبينين إيكو دبي قربانا في شهري بتهيبتي جنن بتهيبتي زاروكن بتهيبتي قالي مايا اجبوه كجي يعني زرارة في شهري إلو أم دبينين كل همي داري باندورا خادكية وجدنا فضاجي جن براني زرارة خاد دبينين يعني زرار دبينين أم دبينين كي تين قتل كرن تين طالان يعني تين ليدان تين تجاوز كرن بإيشين جور بجور روب دمينن جن بإيريشين جور بجور روب دمينن اما غرافي خاي سركه تاكوشينه دبينن ولغوري ويجي امبر برسيارن هر جنكي كل كدري برنبري شدت تي الالانه كي تونديا كل سر جنيتي فرض كرن جنينكو بتجاوز الروب دمينن جنينكو ويران بونا جنينكو دسترجيل سروان تكرن ام بر پرسیار پاراستنا وانن و ام اقدار وینه لەمیانی هەڵمەتی پاکتاوی سیاسی دا لە ئەنقەرە دەکەس کە لە ناویدا هەرێک لاو سەرۆکانی پێشووی پارتی دیموکراتی گەلان هەدەپای ئەنقەرە و ئەندامی کۆمەڵەی پارێزرانی هاوچەرخ جەهەدەپە سەمرا دمیریشان دەستگیرکراون. ئاژانسی فراتنووس بەڵای کردوێتەوە بەیانی ئەمڕۆ پۆلیسی تورک لە شاری ئەنقەرە هەڵی کوتاوەتە سەر ژمارەیەک لە ماڵان ئەمەژێ بۆشکرۆ لە میانی هەڵکوتانە سەر ماڵاندا لەلایەن پۆلیسی تورکەوە دەکەس کە لە ناویاندا هەرێک لاو سەرۆکی پێشووی پارتی دیموکراتی گەلان هەدەپای ئەنقەرە و ئەندامانی کۆمەڵەی پارێزرانی هاوچەرخ جەهەدەپە سەمرا دەمیرشان دەستگیرکراون ئەوەش خراوەتە ڕوو هۆکاری دەستگیرکردنی و کەسانی تا سەر نەزانراوە لە پاش دەستگیرکردنیان گواستراونەتەوە بۆ بەڕێوەبەرایەتی ئاسایشی ناوچەکە. جیان ئیبراهیم ژناندازیار و کاندیدی کورد بۆ ئەنجومەنی پارێزگای کەرکووک جەخت دەکاتەوە لە گرنگیال بژاردننی ئەنجومەنی پارێزگا و پارێزگارێکی کورد بۆ شارەکە و کات دەڵێ هەر ژنێک بۆ پۆستە کاندید بێ دەنگی پێدەدەم. ژنی بەتوانامان هەیە بەڕاستی لە شاری کەرکووکە چەندین پۆستەیە من خۆم ئاگدارم ژن بەڕێوەی ئەبا و زۆر بەتوانان و زۆر دڵسۆزن و زۆر نزیکیشن لە هاوڵاتیانەوە بەڕاستی پۆستمان زۆرە و ژنی کەرکووک ژنی بەتوانایە ژنی بەهێزە ئەتوانێ هەموو بەرپرسیارەتیەک بگرێتە سەر ئەستۆی خۆی و زۆر بەجوانیش بەڕێوەی بەرێت. زۆر ئاساییە من پێم وایە هەر ژنێک کە چووە ئەنجومەن توانای ئەوەی هەیە ببێتە پارێزگار و بە جوانیش بەڕێوەی بەرێ بەڵام ئەوە لە ناو ئەنجومەنی پارێزگایە کە ئەنجومەن تەشکیل بوو ئەوە بە کۆی دەنگ ئەگەر پیاوان بەڵام ئێمە لە 120 بەڕاستی 25 لە ناو ئەنجومەنە ئەگەر پیاوان هاوشانی ئێمە ئەگەر دەنگی خۆیانمان پێ بدەن ئەوە زۆر ئاسایە و پێم وایە زۆر بە جوانیش بەڕێوەی ئەبات. وەزارەتی کۆچ و کۆچبەرانی عێراق بڵاوی کردوێتە ئەمڕۆ 127 ئاوارە بە ڕەزامەندی خوال لە کامپی سنووری سلێمانی دۆکە بۆ ناوچەکانی خوال لە سنووری شەنگال و سەلاحەدین گەڕێنراونەتەوە. وەزارەتی کۆچ و کۆچبەرانی عێراق لەبارەی گەڕانەوەی ژمارەیەک ئاوارە بۆ زێدی خوال لە شەنگال و پارێزگای سەلاحەدین لە ڕاگەنرایەک داماژەی بۆ داوە لە چوارچێوەی بەرنامەی حکوومەت و وەزارەتەکاندا بۆ نێشتنی ئاوارە و داخستنی کەمپەکان 127 ئاوارە بە ڕەزامەندی خۆیان لە کامپەکانی سنووری سلێمانی دۆکە بۆ ناوچەکانی خوان لە سنووری شەنگال و سەلاحەدین گەڕێنراونەتەوە. ئاماژە بۆشکراوە تیمە مەیدانەکانی وەزارەتەکان هاوکاری گەڕانەوەی خێزانەکان دەکەن بەردەوام هاوکاری فراگوزاری پێشکەش باوەڕەکان دەکرێت جگەلەوەی هەموو ئاسانکاری و پێداویستەکانی ژیانێکی شایستیان بۆ دابین کراوە. لە کۆتاییشداوە خراوەتە ڕوو تیمەکانی وەزارەتەکان بەردەوامن لە تۆمارکردنی ناوێ و خێزانە ئاوارانەی کە دەیانەوێت بە شوێکی خۆبەخشانە بگەڕێنرێنەوە. بۆی بردومانەکەی دوێنێی سوپای دەوڵەتی تورک و بۆ سەرگوندی ئەوەندادات لە باکووری شاری منبج 7 هاوڵاتی مەدەنی بریندار بوون. ئاژانسی هاوارنووی سەباری هێرشەکەی دوێنەی سوپای دەوڵەتی تورکە بۆ سەر منبج ئاماژەی بۆ کڕوە ئێوارەی دوێنێ سوپای داگیرکەری تورکیا
گوندی ئەوەنداداتیان لە باکووری شاری منبەج بەچێکی قورس بردومان کردووە لە ئەنجامدا چەند هاوڵاتێکی مەدەنی شەید و بریندار بوون. ئەوەش خراوەتە ڕوو بردومانەکە بۆتەوەی برینداربوونی 7 هاوڵاتی مەدەنی دواتر بریندارەکان بۆ وەرگرتنی چارەسەر گواستراونەوە بۆ نەخۆشخانەی دار شیفا لە منبەج ڕوونی کردەوە دوای دڵنیابوون لە سەقامگیری باری تەندروستی بریندارەکان هەمویان نەخۆشخانەیان جێهێشتووە جگە لە ژنێکیان. ماوەی 2 مانگ زیاترە بۆی چەند داواکاریەکە و مامۆستایانی ناڕازی لە چەند ناوچەیەکی هەرێمی کوردستان بایکۆتی وڵەکانی خوێندنیان کردو و داوام ناکەن بەبێەوەی حکوومەتی کاربڕێکەری هەرێمی کوردستان وەڵامیان بداتەوە. سەرچاوێک لە ناو دەستێ مامۆستایانی ناڕازی تایبەت بە ئاژانسی ڕۆشنووی ڕایگەاندەوە فشار و نەرمی نواندنێک هەیە لەوەی کە مامۆستایان بایکۆت بشکێنن و دەرگای خوێندنگاکان کەنەوە، بەڵام بڕیارەکە نەبووە بە ئەمری واقع و تەنها قسەیەکە لەگەڵەوەشدا زۆرینەی مامۆستایان ئامادەی بایکۆت شکاندنن. دەشت لە لاگەری شکاندنی بایکۆت بۆ پۆلەکانی 1 تاوەکو 5 بنەڕەتی 1 کۆرس ساخڵ دەبێت. نمرەی کۆرسی دووەم لەگدانەوەی بۆ دەکرێت بۆ کۆرسی یەکەم ئەشمار دەکرێت. سەبارەت بۆ پۆلی 6 بنەڕەتی سەرچاوەکی ڕۆشنووی سپاسی لەو کڕوە تاوەکو ئێستا دیار نییە بە چ جۆرە میکانزمێک قەرەبووی ئەو هەموو خوێندنە فەوتاوت دەکرێتەوە لە ئەگەریکردنەوەی دەرگاکانی خوێندندا. ئەمڕۆ بەشی پاراستنی مافەکانی منداڵ لە دەستەی سەربەخۆی مافی مرۆڤ باوکاری ڕێکخراوی یونیسێف بامانجی پاراستنی مافەکانی منداڵان کرایەوە. تافگاومەر بەڕێوەبەری گشتی مافی مرۆڤ لە دەستەی سەربەخۆی مافی مرۆڤ تا ڕایگەانە بە شاغڵ دەدا بۆ باشترکردنی گەاندنی سکاڵە لەسەر پێشێلکاریەکانی مافەکانی منداڵان لەلایەنە پەیوەندیدارەکاندا. هەڵبەتە بەپێی ئەو درافتەی کە ئامادە کراوە ئەرک و تایبەتمەندیەکانی ئەم بەشە لەم خاڵانەی خوارەوە خۆی ئەبینێتەوە. یەکەم لە ڕووی ستراکچەرەوە ئێمە لەبەر ئەوەی کە لە ناو دیوانی دەستە 3 فەرمانگەی تایبەتمان هەیە، فەرمانگەی کارگەڕی و دارایی و هەروە فەرمانگەی ڕاگەیاندن و پەیوەندیەکان و فەرمانگەی یاسایی و پاراستنی مافەکانی مرۆڤ. ئەم بەشە تایبەت ئەبێ لە ناو هەیکەلێتی فەرمانگەی یاسایی و پاراستنی مافی مرۆڤ بەو پێی کە تیمەکانی دەستە لەم فەرمانگەیە بە دوواداچوون بۆ پێشەرکاریەکانەکەن و هەروەها راپۆرتی تایبەت لەسەر پێشەرکاریەکانی مافەکانی مرۆڤ بەگشتی و هەروەها مافەکانی منداڵان بە تایبەتی ئەەکەن. خاڵی دووەم ئەرکی بەشەکە بە شێوەیەکی سەرەکی بریتی ئەبێ لە تۆمارکردنی پێشەرکاریەکانی مافەکانی منداڵ بەگشتی لە سنووری دەسەڵاتی خۆی. هەڵبەتەکە ئێماڵێن سنووری دەسەڵاتی خۆی بەپێی یاسای ژمارە 4 ساڵی 2010 دەستەی سەربەخۆی مافی مرۆڤ لە هەرێمی کوردستان دەستکراوەیە بۆ ئەوەی کە تۆماری پێشەرکاریەکان بکە و راپۆرتی تایبەت ئامادە بکات و لایەنە پەیوەندیارەکان لە پێشەرکاریەکان ئاگادار بکاتەوە. خاڵی سێیەم ئێمە هەروەکو جەنابتان ئەزان و وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی یەکێکە لەو وەزارەتیانەی کە دۆسیەی منداڵی بە شێوەیەکی سەرەکی لەلایە و هێڵی فریاگوزاری 116 لەلایەن ئەم وەزارەتەوە سەرپەرشتی ئەکرێ بۆیە ئەم بەشە هەماهەنگی و هاوکاریەکی تەواو لەگەڵ بەشی پاراستنی منداڵ لەم وەزارەتە ئەکا.